توانتین سڵاوتان لێ بێت و ئێوارەتان باش بێت بە هیوای ئەوەی کە ئێوارەیەکی خۆشتان هەبێت و ئەسە لە ماڵەوە کۆ ببێتنەوە. ئێمە لە دووەم ڕۆژی فستیڤاڵی فیلمی کوردی مۆبایل لەگەڵ ئێوەیە بەردەوام ئەبین کە ئەمڕۆ بەشێکی دیکە لە فیلمەکان نمایش ئەکرێت و خەڵاتەکانیش دابەشەکرێت. داوایگیان سڵاو لێ بێت. زۆر سپاس. بینەرانی کورسات ئەم کاتان باش، سڵاوی گەرمتان لێ بێت لە هەر کێوە لێ بینەرمانن. پەیوەند ئەمڕۆ دووەم ڕۆژە دوێنە سیانزە فیلم پەخشکراوە، ئەمڕۆ دوانزەی کەش پەخشەکرێ. جاوی کە جێگەی دڵخۆشی ئەمڕۆ خەڵاتشتە بەخشێتەوە بۆ باشترین سیناریست، باشترین ئەکتەری کوڕ، باشترین ئەکتەری کچ، ئەمانە هەموو هەیە لێرە ئەمڕۆ. اینجا ئێستا دەرهێنەرەکان کەمێک لە قەلەقیان لە دڵڕاوکیان بزانن کێ باشترین خەڵاتەکانە با، بەڵام لەگەڵەوەی ئێمە هەمیشاڵین ئەم 25 فیلمە کە گوڵبژێر کراوە کەواتە ئەمانە لە باشینەکانن لەوەی کە هەر بەشداری بوونیان لە فیلمەکەیە بخۆی لە ئێستادا لە فستیڤاڵەکە خەڵاتێکە کە بەدەستیان هێناوە پێش دابەشکردنی خەڵاتەکانی دیکە. بەدڵنیایی تۆ دوێنە بینەر بووی لێرە؟ بەڵێ من دوێنە بینەر بووم. فیلمەکان ئێمە هەمیشاڵێنەوەی کە تەکنەلۆژیاوەی کردو کە بتوانێت لە ماوەیەکی کەمە فیلمی پڕواتە پڕمانە بە ناوەڕۆکی زۆر جوان ناوەڕۆکی کوردیانە بەخش بکرێت، ئێمە بتوانین لە ماوەیەکی کووردا پەیامەکان بگەێنین. پێمان بگات من بینەر نەبووم، بەڵام تریلەرەکانم بینی کاتێتوانین بڵێت بەشێک بینەر بووی. بەش نیوە بینەر بەڵام ئەمڕۆ بەدڵنیایی بینەرە بووم. دڵنیام کە ئیشی زۆر جوانی تابێت. لاوە بچینە لای میوانێکمان هەیە و تەوەرەکەمان کچێکی گەنج و دەرهێنەرە دەرهێنەر یەکێ لە فیلمەکانە. گەشبین سۆران بەخێر بێت. ساڵ لێ بێخات و گەشبین. زۆر سپاس مەمنون. بەخێر هاتی. با یەکسەر پرسیاری ئەوت لێ بکەم، وەکو خۆت تا چەند بتمانێت بە خۆت هەبووە کە وەکو دەرهێنەرێکی کچ ئەم شتە کەمە بەشدار بوو بێت و فیلمێکی دروست کرد بێت و لە فستیڤاڵێکی گەورە بەشدار بوو بێت؟ پێش هەموو شتێک هەستێکی زۆر خۆشە، چونکە من خۆم ینی زۆر حەزم لەم بوارەیە. بەڵێ. و ئەوەشی کە فیلمەکەم لە فستیڤاڵەکە وەرگیرا، چونکە ئەمە یەکەم ئەزمموی من بوو وەکو دەرهێنەر. ئەوەی کە فیلمەکەم وەرگیرا لە فستیڤاڵەکە متمانەیەکی زیاتری پێیان کە ئیشی تر بکەم. بەڵێ من ئەتوانم شتی باشم کرۆ ئەم شتی باشتریش بکەم، چونکە خۆتان نەزان ڕاستە بە مۆبایل کراوە، بەڵام وەکو بینیتانی نازانم فیلمەکان زۆر جوانن، هیچ سەرنجی ئەوە نایە کە ئەم فیلمانە بە مۆبایل کرابێتن. بەڕاستیەوە زۆر جێگای دەستخۆشەیانی کە فستیڤاڵێکی لەم شێوەیە ڕێکخراوە بۆ گەنجەکان، توانای گەنجەکان پیشان ئێن، ئەمە زۆر جێگای دەستخۆشیە. دەستان خۆش بێ. فیلمی شینی کاڵ ئاباسێک لە فیلمەکە بکەین. چەند خولەک بوو ئەم فیلمە؟ 4 خولەک بوو. بەڵێ. فیلمەکەم باز لە مناڵێکە کات کە نەخۆشە و بەڕاستی بۆی ئەم سکریپتەم هەڵبژارد ئەم سیناریۆیە لەبەرەوەی کە ویستم برینێکی کۆمەڵگا دەستکاری بکەم. زۆر باشە. حەزم کرد بەشێک لە برینی کۆمەڵگا، ینی چونکە زۆربەی خەڵکی بێ ئاگان لەوەی کە ئێمە ئەم مرۆڤانە ئەبینین ڕۆژانە ئەوانەی کە نەخۆشی داوەنیان هەیە ئەیان بینین، بەڵام هەست ناکەین کە چ معاناتێکیان ئێمانە ناتوان بچنە خوێندنگە. تەنانەت لە فیلمەکە دیمەنێکم پیشانناوە کە مناڵەکان یاری لەگەڵ ناکەن. بەڵێ بیستومە ئەم مناڵە پیشان بم کە لەگەڵ ئەوەی کە ژیان ئەم شتە ناخۆشەی پێیاوە لەگەڵ ئەم سەختیانەیە، ئەم مناڵە هاتووە خەریکی وێنە کێشانە، دنیایەکی تایبەت بە خۆی دروست کردووە، گوڵی سوور ئەکێشە لەسەر دەرگاشینەکەی ماڵی خۆیان. اینجا لاوەیەکێک بوو لە فیلمەکان کە بەڕاستی دووەم فیلمیش بوو لەوەی کە نمایش کرایەکێک بوو لەو فیلمانەی کە بەڕاستی زۆر سەرنجی منی ڕاکێشە. دروستبار چەند تیپ حەز ناکەم و پرسیارەکە بەس هەر لە یەکەم زانم بۆ چی شینی کاڵ، ینی چی شینی کاڵ، گزارش لە چیە کاشینی کاڵ؟ لەبەرەوەی کە حەزم کە ڕەنگە کاڵەکان بێت دنیابینینی مناڵەکە، ئەو ڕنگانەی کە مناڵەکە ئەیبینێ، شینی کاڵ سوورم بەکارهێناوە، زەردم بەکارهێناوە. حەزم کردووە دیمەنەکانی دایک و باوکەکە تۆزێک ڕەنگەکان تۆخترێکن، بەس من ویستومە بینینی مناڵەکە ببینم، مناڵەکە لەگەڵ ئەوەی کە ئەو سەختیانەی هەیە بۆ ژیانی، ئەم کۆمەڵە کێشەی هەیە لەگەڵ ژیانی خۆیەوە بەر ئەم سەختیانی ژیان کەوتووە کە بەڕاستی هیچ تاوانێکی خۆیتیانە، بەڵام هێشتا بە ڕەنگی کاڵ ژیان ئەبینێت، هێشتا بە ڕەنگەکانەوە سەری ژیانەکە و اینجا ئێستا کە بینەرەکان کاتێک کە بینەری ئەم فیلمانە ئابن و کاتێک کە بیر لەواکەنەوە کە ئەبێت دەرهێنەرەکان بەشی فیلم سازیان تەواو کرد یاخود بەشێک بێت لە بەشە هونەریەکان، بەڵام گەشبین زۆر جیاوازە بەشێکی تەواو کردووە، زۆر دوورە بە ئەکتەری و بەنوانن و بە سینەماوە بەنج و فیلم. بەڵێ بەڕاستی بێت بەستنەوە ئەم دوانە تەمان هاوسەنگی ڕاگرتن لە نێوانیانە زۆر قورسە لە ئێستاوێنی بەڕاستی شتێکی ئاسان نیە، چکە و بەشێکی پزیشکیە ئەمیش بەشێکی هونەریە و هەر مامەڵەکردن لەگەڵ ئەو دوو دنیاە قورسە. هونەر دنیایەکی زۆر ناسکە،
يعني من لە پزیشکیان مامەڵە لەگەڵ خوێن و نەخۆش و ئەوانەیەکەم بەڵام هوەر دنیایەکی ناسکە نەرمترێکە بۆی هاوسەنگی ڕاگرتن تۆزە قورسە بەڵام لە بچووکیەوە زۆر حەزم لەم بوارە بوو بەڕاستی و ئەو کاتە وان بیر ئەکردەوانێ ئەمود کە بەشی فیلمسازی ئەتوانێت باگراوندێکی زانستیت باتێ بەڵام بەهرەکەش مهمە بەڕاستی ومن هەستەکەم ئەو بەهرەیەم لە تێرە داهاتوە بەشێکی هوەریش تەواو بکەیت زۆر حەزم لەیەتی زۆر حەزم لە ینی ئێستا پەشیمانم ئەڵم خۆزگە بچوومە بەشی فیلمسازی ئەو هاوسەنگی ڕاگرتنە تۆزێک قورسە بۆیە گەشت بین حەزم کە پرسیارەت لێ بکەم هیچ بڕیارێک هەیە کە ئەم فیلمە لە فستیڤاڵی کە پەخش بکرێت یاخود لە شوێنێکە لە شارێکی کە وەکو فستیڤالەکانی دەرەوەی وڵات ئەگەر مەبەست بێ کۆمەڵێک فستیڤاڵی تریش هەیە کە ساڵانە ئەکرێت لە دەرەوە هەر فستیڤاڵی مۆبایلن تا ئێستا پلانمان وا هەیە کە ئیشەڵا ئەگەر بکرێت بتوانین بینێرین بۆ ئەوانیش بۆ فستیڤالەکانی دەرەوە کار فستیڤاڵی دروستکردنی فیلمن بە مۆبایل بەڵام وەکو فستیڤاڵ بۆ ئێرە جارێکە هیچ شتێک نیانی لە پلانمان جا بە خۆشحاڵیەوە بەشێک لە فیلمەکان دەرهێنەرەکانیان ژنن دەرهێنەرەکانی ئەو فیلمانە وەکو ژنە کاتێک کە ویستو تا ئەم فیلمە کاری دەرهێنانی بۆ بکەیت و لە ماوەیەکی کوورتدا بە مۆبایل بکەیت تا چەند پاڵپشتی تا بۆ یاخود با بڵێن تا چەند پاڵپشتی ژنەکانەکرێت بۆی کە بتوانن ئەوانیشان بەشانی پیاوان لە کاری هونەریەکانە لە فیلمە بەشداری بکەن و کاری خۆیان هەبێت بەڕاستی منە لێرە سوپاسی هەموو ئەو کەسانە بکەم کە یارمەتیانم لە دروستکردنی فیلمەکەم هەتا ئەگەر بە قسێکی بچووکیش بێت چونکە ئەوەی کە خەریکی فیلم دروستکردن ئەزانێت لەو کاتە زۆر ینی قەلەقە دوودڵە کە فیلمەکەی چۆن دەربچێ و چونکە ئێمە ینی هیچ بڕەپارێکمان بۆ دابین نەکرد بۆیە بە ستافێکی زۆر کەمەوە کە بەس خۆم و کامێرەمانەکە و ئەو کەسێک کە دەنگی وەرەگرت لەسەر سێت بووین لەگەڵ ئەکتەرەکانە چونکە خۆتان نەزانن سەرسێتی فیلم پێویستی بە ستافێکی تۆکمە و باشەیە بۆی کە هەر شتێک ڕوویە بتوانێت سەر چارەسەریکن بەڵام لەگەڵ ئەمەشە لەبەرەوەی کە کۆمەڵی گەنجی باش کە هەمویان هاوکاری یەکن گوێ بۆ نایان کێک چەک کێ کوڕە کێ چی بەشێکی تاوا کردو ئەسڵان ینی بۆ نمونە ئەبینن کە بەهرەکەتیە کە حەزت لێیە و یارمەتیت ئەیان بەڕاستی مرۆڤی زۆر جوانمان هەمێ ئەو بڵێم هەر بژی پەیوەند حەزەکەم پرسیار لێ بکەم زانین پلانی داهاتووی چییە گەشتبین داهاتوت پلانی داهاتوت من هەتاوەکو ئێستا وەکو ئەکتەر ئیشم کردووە ینی ئیشی نواندرم کردووە لە بەدەم کامێرەیە بووم ئەمە یەکەم ئەزمموی منە لە پشتی کامێرە وەکو دەرهێنەریش یەکسەر بەڵام چونکە ئەمە خەونی مناڵی من بووە و دایم لەگەڵ ئەم شتایە ژیاوم و حەزم لێ بووە ئەمە یەکەم کاری منە و دوکاریشم نابێ بەڕاستی بە تەمای فیلمێکی ترم ئیشەڵا ئەو ئەمە بوو بە ئەزمونێکی باش بۆ من کۆمەڵێک شتی باشی فێرکردم چونکە هەموو سەرسێتێک هەموو فیلم دروستکردنێک هەموو ئیشێک تۆ شتێک فێرە بیتە ئەمە شتێکی باش بوو بەڕاستی بۆ ئیشی داهاتووترم زۆر یارمەتیم ئەسەکانە خۆش بە گەشت بینگیان پێ مامڵێ ئەگەر لە کۆتاییە شتێک هەبێت پێت خۆش بێ ئاماژەی پێ بکەیت بەڵێ لە ڕاستیە وەک خۆتان نەزان لە ئێستاە لە دنیاە گەورەترین چەک هوەرە زۆر ڕاستە و تۆ لە ڕێگەی هوەرەوە ئەتوانیت خەڵکەکەت زمانەکەت کێشەکانت بە دەرەوەی وڵاتەکە بناسێنی و ئێمە ژوەکو گەلی کوردی جوان زۆر پێویستمان بۆ شتە هەیە بۆیە زۆر سوپاسی دەستگای میدیایی کورسات دامەزراوەی ڤیم و بەڕێوەبەرایەتی سینەمای سلێمانیەکەم بۆ ڕەخساندنی ئەم فستیڤالە جوانە و هاوکاریکردنی گەنجەکان هیوادارم بەردەوام دەستخۆشی لەگەین هیوادارین فیلمەکەتێک بێت لەو فیلمانەی کە باشترین خەڵاتەکان بەدەست ئێنێت ئەمڕۆ بەڵام ئەگەر باشترین خەڵاتەکانش نەبێ هەر خۆی ئێستا تۆ خەڵاتێکت بەدەستێناوە کە بەشدار بوویت لەم 25 فیلمەدا زۆر سپاس بۆ ئامادەبوونێت زۆر سپاس دوای سەرکەوتنێ بۆ زۆر سپاس ڕەوەند لاوە بەڵام بۆیە وتم ڕەوەند لەبەرەوەی هاوکارمان ڕەوەند ئەزلایفێکی بۆ ئێمە ئامادە کردووە لە پێش دەستپێکی نمایشکردنی فیلمەکانی ئەمڕۆ با بینەری ئەم ئەزلایفە بین. سڵاوتان نەبێ ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش چالاکیەکانی فیستیڤاڵی فیلمی کوردی مۆبایل بەردەوامی هەیە ئەمڕۆ دووەم ڕۆژی فیستیڤاڵەکەیە ئەمڕۆژ 12 فیلم نمایشەکرێت و لە کۆتاییە لیژنەی داوەران بڕیار لەسەر فیلمەکانەدەن و خەڵات دابەشەکرێت بەسەر فیلمەکانە ئەم بڕیارە لەلایەن لیژنەی داوەرانەوە دەدرێت. من یەکێک لە دەرهێنەری فیلمەکانم لەگەڵایە بەرهەم جەزاکە دەرهێنەری یەکێکە لە فیلمەکان کە بەشدار بووە لە فیستیڤاڵی فیلمی کوردی مۆبایل لە هەمان کاتە بەرهەم هاوکاری ئێمەیە لە دەستگای میدیایی کورسات کاک بەرهەم سڵاوت لێبێم کاتت باش پیرۆزبایی لەکەین کە فیلمەکەت بەشدارە لە فیستیڤاڵی فیلمی کوردی مۆبایل. سپاس دەکەم کاک ڕەوەند سپاس بۆ بانگێشتە فیستیڤاڵی فیلمی کوردی مۆبایل ئەتوانم بڵێم
دەرفەتێکی زۆر باشە بۆ کەسانی ئارزومەندی بواری سینەمان بەڵام تا ئێستا هەلیان بۆ ڕێنکردنەوە بێنە بوارێکەوە دەستخۆشی لە بەڕێوەبەری سینەمای سلێمانی ویم فاوندیشن و دەستگای میدیای کورساتەکەم کاساوم بە ئەنجامدانی ئەم فیستیڤاڵە. یەکەم جارتە ئەزمموی فیلمت هەیە یان کاری تریشت کردووە وەکو مۆبایل یەکەم جارە؟ من یەکەم جارە بەشداری ئەەکەم لە بەرهێنانی فیلمێک وەکو دەرهێنەر وەکو سیناریستی فیلمەکەش. یەکەم جار باشە فیلمەکە ناوی چییە؟ باگەر باسێکی چیرۆکی فیلمەکەشمان بۆ بکەیت. فیلمەکەی من بە ناوی گرەیف واتە گۆڕ چیرۆکی فیلمەکە باز لە ئەنفالەکات کە پیاوێک شنەکەی و خێزانەکەی و دوو مناڵەکەی ئەنفالە و بەردەوام لە خەیاڵی ئەوەیە کە ئەمان لەشتە لە ژیانان و ئەم لە بینی ژیانی ڕاستی و خەیاڵە تێکەڵ بووە. باشە پێشبینی چیە بۆ خەڵاتەکان جارێک خڵاتەکان دابەش نەکراوە ئەمڕۆژ 12 فیلم نمایشەکرێن و دواتر خەڵات دابەشەکرێت. پێشبینی چییە کە فیلمەکەی تۆ چ خەڵاتێک بێت؟ کاک ڕەوەند خۆی بەشداریکردنی هەر فیلمێک لە فیستیڤالەکە هەڵبژاردنێر فیلمێک بۆ فیستیڤالەکە ئەمە خۆی سەرکەوتنێکی گەورەیە لەبەرەوەی لە کۆی زیاتر لە 100 فیلم تەنها 25 فیلم هەڵبژاراوە و تەنها ڕۆشتن بەسەر فەرشی سوورە لە فیستیڤالەکە ئەمە سەرکەوتنێکی گەورەیە و دوای ئەوەش خەڵات هەچ کەسێک خەڵات بەدەست بێنێ من بم هەچ دەرهێنەرێکی تر بێت گرنگ ئەوەیە ئێمە فیلمەکەمان هەڵبژێراوە بۆ نمایش و بۆ کێبڕکێ گرنگ ئەوەی هەڵبژێراویت. دەست خۆش بەرەمجیان زۆر خۆشحاڵ بین سپاس بۆ تۆ بەڕێزن سپاسێک لەشتان سەرکەوتوبی دەستی خۆش بێت بە هیوای بەردەوامی لە بواری فیلمە بەڵازان ئۆکو باسمانەوە کرد کە ئەمڕۆ دووەم ڕۆژی فیستیڤالەکەیە و چەند ساتێکی کەمی ماوە کە نمایشکردنی 12 فیلمەکەی دیکە دەست پێ بکات کە بۆ ئەم ڕۆژ 12 فیلم و کۆتا ڕۆژی فیستیڤالەکەشە. یەکێکی دیکە لە دەرهێنەرەکانم لەگەڵایە کە بە هەمان شێوە فیلمەکەی لە ئەو 25 فیلمەیە کە لە فیستیڤاڵی فیلمی کوردی مۆبایل نمایشەکرێت. کاک تارەقم لەگەڵە کاک تارەق سڵاو لێ بم کاتت باش پیرۆزبایت لە یەکەم بۆ ئەم فیستیڤاڵە و فیلمەکەی تۆش یەکە لە ئەو فیلمانەی کە نمایش کراون لە فیستیڤاڵەکە. بەڵێ سپاس بۆ ئێوە سپاس بۆ کورساتی عزیز کە میشە پێشەنگە بۆ مەسەلەی ڕۆشنبیری هونەر. بەڵێ فیلمەکەی من دوێنێ عرض کرا بە ناوی هەنگاوە نەزانراوەکانیان هەنگاوە نادیارەکان کە بەڵگە فیلمێکە لە سەر کۆچ و یەکێک بوو لەو فیلمانەی کە لە لای بینەران بەڕاستی سەرنج ڕاکێش بۆ بینەران زۆریان بەدڵ بوو. هیوادارم کە ئەم ڕۆژە و فیلمانەی کە نمایشەکرێ فیلمی زۆر باشی تیابێ و دەستخۆشی لە ڕێکخەرانی فستیڤاڵی فیلمی مۆبایلەکە. کاک تارەق بەرزتان ئەزمموی فیلمتان هەبووە پێشتر فیلمی دیکەتان هەبووە پێم بڵێ جیاوازی چییە؟ فیلمێک کە بە کامێرا وێنە گیرا بێت لەگەڵ فیلمێکە کە بە مۆبایل وێنەگرتنی بۆ کراوێت. بەڵێ من ئەمە دووەمین کاری بەڵگە فیلمم بوو کە ئەمڕۆ بەشدارەوە خۆم خاوەنی 4 فیلمم 3 بەڵگە فیلم و شەت فیلمێکە ئەم ساڵ باڵۆی تۆمارمان کردەوە ئێستا خەریکەوەین کە بڵاوی کەینە بۆ فستیڤاڵەکان. جیاوازی لە دروستکردنی فستیڤاڵی مۆبایل ئەتوانم بڵێم ئەزمونگەریە زیاتر و هەندێک جاریشە چێتە بابەتی ئەوەی کە بەهۆی کەمی بووجە بەهۆی کەمی ئەو مەبلەغە زۆرەی پارەکە چێتە دروستکردنی فیلمێکەوە فیلمساز پەناباتە بەرەوەی کە بە مۆبایلەکەی دەستی بتوانە فیلم دروستکە. جیاوازەکە تەنها لەوەیە کە لەوە ئەچێ کامێرەیەکی پێشکەوتوی وەکو ئاری ئەلێکسایان ڕێدیان بە هەر کامێرەیەکە ئێمە پێشتر بینیوانەوە ئیشی سینەمای پێکرێ لە ڕووی کوالەتی لە ڕووناچی و لە وێنەیە زۆر جوانتر بێ وەک لەوەی لە مۆبایلەکە کە ئێستاش هەندێک مۆبایل هاتووە کاتوانم بڵێم نزیک بۆتەوە لە ئەوەی کە کوالەتی بە کوالەتی کامێرەیەکی پرۆفشناڵ باش بێت. بەڵامەکرێت بڵین بە تێچوویکی کەم ئەتوانی فیلمێک بەرهەم بێنیت چەند گەنجێکی تایە کە یەکەم ئەزمونیانە یەکەم جاریانە کاری فیلمەکان و توانیوانە بە تێچوویکی کەم بە مۆبایلێک فیلمەکان لە فیستیڤاڵێکی لەم شێوەیە نمایش بکرێت. خۆی هەدەفەکە ئەوە بوو کە هەندێک کەسیان هەندێک فیلمسازێ بەڕاستی توانای نییە بودجەیەکی باش وەرگرێ یان نەتوانین بڵێ حکوومەت ئاور نایەتەوە لە فیلمساز. خۆی ئەم دروستکردنی فستیڤاڵە بەڕاستی بەوان دەرفەتێکی زۆر باش بوو و بۆ هەمووانشکیانە فیلم دروستکەمەوە دڵنیا بە لەوەی کە جوابی وەڵامەکەت بمەوە وەڵامی پرسیارەکە بەڵێ ئەتوانرێت بە مۆبایل فیلمی زۆر باشی ئەتوانین فیلمی درێژ دروست بکرێەوە ڕاستی وە بودجەیەکی زۆر کەمی شتێچێ و دڵنیاشم لە ئایندەیە گەرم فستیڤاڵە بەردەوام بێ فیلمی زۆر باشتر دروستەکرێت بە مۆبایل. کاک تارەق سپاس بۆ تۆ سپاس بۆ کورساتی سپاس بۆ تۆش بە هیوای بەردەوامی بە هیوای سەرکەوتن بۆ تەواوی فیلمە بەشداربووەکانی فیستیڤاڵی فیلمی کوردی بە مۆبایل
بەڵێ زیاد لە 100 فیلم هێنرابوونە فیستیڤالەکە ئەو لیژنەی کە تایبەتە بە هەڵبژاردننی فیلمەکان 25 فیلمی جیا کردەوە کە لە ماوەی 2 ڕۆژە فیلمەکان نمایشکران لە ڕۆژی یەکەمی فیستیڤالەکە 13 فیلم نمایشکرا لە ڕۆژی دووەمە 12 فیلم نمایشەکرێت و لە کۆتاییە خەڵات دابەشەکرێت بەسەر فیلمە بەشداربووەکان یان ئەکتەرە سەرکەوتەکان و هەروەها دەرهێنەر و وێنەگر و چەند خەڵاتێکی تریش دیاریکراوە ئەگەڕێمەوە لە هاوکارانم هەمیشە وەختەوەرم. پەیوەند سپاس بۆ هاوکارم ڕەوەند بۆ وەرگرتنی لێدوانەکان. پەیوەند ئەو شتێک کە زۆر جێگای دڵخۆشە لە لای من فستیڤاڵی فیلم بە مۆبایل ساڵانە لە چەند وڵاتێکی گەورە ئەکرێت کە لای ئێمەش کراوە ئێمەش یەکەمینین لە کوردستان کە ئەم فستیڤاڵ ئەکرێت حتا یەکەمینین لە عێراقیش کە فستیڤاڵی فیلم بە مۆبایل ئەکرێت. بەڵێ اینجا ئەمە ئەمانەوێت بۆ ئەوەی کە زانیاری زۆرتر بگرینە سەر ئەم فستیڤاڵە و بەخۆشحاڵی لەوەی کە بەشێکیش لە ئەکتەرەکان لە ناوچە جیاوازەکانی کوردستان بەشدار بوون لەم فستیڤاڵەدا بۆی کە بینەری فیلمەکان بن و هەروە بۆی کە ئەوانیش بتوانن بەشێک بنەوەی کە کاتێک کە فیلمەکانە بینن ڕاو بۆچوون و پێشنیاریان هەبێت هەر بۆیە ئێمە میوانداری زۆر بەڕێز کاکەژیر سام ناسڕیمان کردەوە بە خۆشحاڵی و ئەسەلامان ئامادەی سڵاو لێبێت بەخێر بێت سەر چاومان بەخێر بێت. با سەرەتا باستێک لە فیلمەکان بکەین لەو 25 فیلمەی کە تاوەکو ئێستا بەشێکیان نمایش کراوە با باستێک لەو بکەین بزانین فیلمەکان چۆن بۆ بەلاتەوە نواندنی ئەکتەرەکان چۆن بۆ بەلاتەوە. زۆر باشە ئەوڵان سپاس لە هەمووتان و بژی بۆ هەمووتان. یەکێک لە شت مهمەکان کە پێش هەموو شتێک بڵام زۆر مهم بوو بۆ من یەکەوەی کە فستیواڵی مۆبایل بۆ ئەوڵین بار کە لێرەکانە ئەوەندەی کرد لە جەریاندا زۆر هێرفەی بە پرۆفشنال دەڕواتە پێشەوە و زۆر مهمە زۆر گرینگە. دووەوەی کە بژی بۆ تەواوی ژنەکان یعنی ئەمە کە زۆر خۆشحاڵ بمەوەی بوو کە دیتم ژنەکان نزدیکی چەندین ژن فیلمیان هەیە و زۆر سەرمایەکی گەورەیە. لەوی مهمتر بە نەزەری من ئەوەیە کە ئاسان شتێکی عەجیبم دییا من لە سلێمانیە ئەوەی کە ئەو هەمووە ئارتیستە و ئەو هەموو بینەرەی هەیە ینی ساڵۆن جێ نیە 4 ساڵۆن کامڵی دوێنە خۆم جێ دوێنەکانە لە من دەگەڕانەوە بۆ جێبنی ئەوە بەڕاستی ئەوە سەرمایەکە زێڕێکەکە ئەوە شتە هەیە وەلە لە عاز ئەکتەوە ینی ئەکتەریەوە بە نەزەری من زۆر جێ هەیە کە زۆر باشتر بیت وەلی چاک هاتووینە پێشێ ینی زۆر باشتر دەبێ وە لە هەمووی مهمتر فکری زۆر جوان هەن ینی یەک سەری لەو کارگردانانە من دەبینم ئەو دەرهێنەرانە بیرۆکی جوان تێدا ئەسڵ فکری جوان هەیە کەواتە لە ڕووی چیرۆکەوە تۆ بەدڵتن ئەو چیرۆکانە کە هێنراون عالی بوون یعنی لە لەحاز ئیدەوە عالی بوون و سەرمایەکی زۆر گەورەمان هەیە ئەویش ئەوەیە کە گەنجەکان دەستیان پێ کردووە زۆر مهمە. بەگشتی ئەمە کێشەی چیرۆکمان هەبووە کەواتە ئەکری ئەمانە دەرگایەکی نوێ بن بۆ هێنانە ناوی چیرۆکی نوێ بۆ فیلم و بۆ سینەمای کوردی تۆ لەو باوەڕای کە ئەمانە دەرگایەک بێ بە دەرگایەک بۆی کە ئاسان 100% ئاسان ینی بێگومان چاو لەکە سینەما داستانێکی هەیەی هەرچەند تۆ پێشی بگری ئاخری ڕێی خۆی دەبینێتەوە بە هەر ڕێگەیەکەوە بێت ینی ڕێی خۆی دەبینێتەوە بە جوانترین شێوە و ئێستا ئەمە دەڵێم ئاڵتونمان هەنەوە ئاڵتونانە ئەو جوانە گەنجەکانن کە جوان بیر دەکەنەوە فیلمی چاک دەبینن دەزانی ئەوانە زۆر مهمە و شەک مەکە کە بە نەزەری من چه ئەو فستیواڵە چه فستیواڵەکانی تر تا 4-5 ساڵی دیکە کامیلەن دەتوانن کە ئینتەرناشنال بن و فوق‌العادە بڕۆنە پێشێ. یەکێک لە شەکان کە من ناڕەحەت بووم ئەلان متەوەجی بووم تا یەک لەوە پێش ئەوەی کە سلێمانیا فستیواڵی سلێمانێت 2 ساڵە گویا وەستاوە و ئەوە خەتەرناکە. هیوادارم کە ئەو فستیواڵی فیلمی موبایل ئەو اتفاقی بۆ نێت پێشەوە خایش لێ دەکەم کە فستیواڵی سلێمانە دەست پێ بکەنەوە بە کارکردن ئەو فستیواڵە دەست پێ بکەنەوە فستیواڵ باشتر بەوە زۆر باشە ئێمەش داوا لەلایەنی بەرپرسەکەین کە فستیڤاڵ نەوە سەر سینەما هونەر و کلتوری گەلێکە. کاکە هەژیر من بەڕاستی دڵخۆشم کە کەسێکی وەکو تۆ لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە ئەمڕۆ لێرەیت پێم خۆشە باسێک لە ئەزمون و کاری خۆت بکەین. ئەمن تقریبان بینی 13 ساڵە ینی واردی هونەر بووم و بە ماوەی 7-8 ساڵان کولەن شانۆم کار کرد دوایوی لە ئەوەڵین کار
لەگەڵ هومە سەیدی لە بۆقدا ئێوە پێی دەڵێن بۆق دەبێتە زنجیرەی درامای بۆق کارم کرد دوایوی زنجیرە درامای سەرە جێژە کارم کرد دوایی دیت لە ئێستاکانە ئاخرین کارم بە نێوی کەنکی لەوە هەفتەی کە هاتووە زنجیرە درامایە و تقریبا 6 دانە فیلمی حرفەیی ئەوانش لە سەطحی ئینتەرنەشناڵ لە کارم کردو لەگەڵ کاکتورە جیاسڵانی کە زێڕێکە بۆ خۆی ڕاستە هەمووتان دەیناسم. زۆر باشە ئەو فیلمانی کا بەشداری تیاکرداخت ئەو درامانە تا چەند لە فستیڤالە جیهانیەکانی شاگرنگ بۆ لەوەی کە ئێمە وەکو کوردێک بتوانین لەوێ فیلمەکانی ئێمە نمایش بکرێت بینەری هەبێت ئەو چیرۆکی کە لە نێو کورداندا هەیە ئێمە بتوانین لە ڕێی هونەرەوە لە ڕێی سینەماوە بیگەێنین بە جیهان. یەکشت کە ئەمن خۆم بۆ من داستانە ئەوەیە کە سینەمای مە دەبێت یەک دانە ئاڵوگۆڕی بەسەردا بێ ینی چیرۆکەکان هەموو شتێک نەکەینە شەڕ لە شەڕدا نەیبینینەوە هەڵێ بووی یعنی ئەمە زۆر چیرۆکی باشمان هەیە درامی زۆر باشمان هەیە دوایوی لە هەموو مهمتر ئەوەی کە ئەمە ژانرهایەکی نوێ کار بکەین هەڵێ بووی ئەنوای ژانرمان هەیە ئەمە لەوانە ئیستفادە بکەین و تکام هەیە لە دەرهێنەرەکان کە شەڕ فعلەن وەلانێن لەبارەی عیشقدا قسە بکەن لەبارەی خانەوادەدا قسە بکەن لەبارەی جوانەکاندا قسە بکەن شتایە کە ڕۆژمەڕە ئەمە دەیبینین هەموو ڕۆژێ دەرگیری وانین ئەو باعیس دەبێت کە ئەمە هەنگاوێک هەڵێنین بۆ سینەمایەکی ئینتەرنەشناڵ و کارایەکی زۆر حرفەیی هیوای سەرکەوتنە بۆ خوازیواداین هەمیشە بەردەوام بێت لە کارە هونەریەکان بۆی کا جوانترینەکان پێشکەش بە گەلی کورد بکەن زۆر سپاس بۆ ئامادەبوون کاتی بەرنامەکەمە تۆسەکەمە یوامە خواست کە زیاتر زۆر خۆشحاڵ بووم سەرکەوتوو بن سپاس بۆ ئامادەبوون زۆر سپاس پەیوەند ڕەوەند لێتوانی بۆ ئامادەکردین باچینە لای هاوکارم ڕەوەند پێکەوە بینەربین. ئازیزانی ئێمە دووبارە سڵاوتان لەبێت لە ڕۆژی دووەمی فیستیڤاڵی فیلمی کوردی مۆبایل لەگەڵتان بەردەوامین گفتوگۆ لەگەڵ لیژنەی داوەرانەکەین باسێکمان لە فیستیڤاڵەکە و گرنگی ئەم فیستیڤاڵە بۆکەن کاویش دکتۆر کوڤانە دکتۆر کوڤان وکو ئەنجامی لیژنەی داوەران سڵاوە دەبێت ئەم کاتت باش دکتۆر گیان باسێکی فیستیڤاڵەکەمان بۆ بکەیت من ئەڵێم خولی یەکەمی فیستیڤاڵەکە کە ئەڵێم خولی یەکەم بەو هیوایی کە لە ساڵانی داهاتووە ئەم فیستیڤاڵە کە فیستیڤاڵێکی زۆر گەرم و گوڕاوە کەسانێکی زۆر عاشقانی فیلم زۆر بە گەرم و گوڕیەوە هاتون بۆ بینینی فیلمەکان بە تامەزروی و سەری فیلمەکانەکەن بەو هیوایی کە لە ساڵانی داهاتووە بەردەوامی هەبێت ئایا ئەم فیستیڤاڵە لە ساڵانی داهاتووە بەردەوامی هەبێت؟ ئێمە شیوامان وایە بەردەوام بێت ڕاستە وەکو جەنابەت ئاماژە بدە یەکەم خولی فیستیڤاڵی فیلمی مۆبایلە لەسەر ئاسی جیهانی ئەمە شتێکی تازە نییە 20 ساڵ پێش ئێستا لە فەڕەنسا دەستی پێکرد فیستیڤالێک بە ناوی یەک فیلم یەک مۆبایل یەک دەقا و ئێستاش بەردەوامە بەو هیوای ئەمەش 20 ساڵ سی سایتیش هەر بەردەوام بێت و لە یەک خۆڵانە وەستێتەوە پێم وایە ئەمە هەلێکی زۆر زۆر باشە بۆ ئەو گەنجانەی کە ئیمکانیاتیان کەمە و ئینفراستراکچەر با بڵێن ژێرخانی سینەماییان لە بەردەست نییە وەکو پێویست دەستگایەکیان لە پاڵ پشتیان ناکە ئەمە باشترین هەلە بۆی بتوانن فیلمی خۆیان و بیرۆکەی خۆیان بەرهەمبێن یەک خاڵی زۆر گرنگ هەیە کە پێویستە ئاماژەی بۆ بدەین ئەوژەوەیە هەندێک لە برادران ئەڵێن پێویستە فیلمی باشتر و بەرهەمی باشترتیا بێ بەڵام بیریان چۆ کە ئەمە گەنجەکان بە گیرفانی خۆیان و بە مۆبایلی خۆیان ئەنجامەیەن ینی چاوەڕێوە ناکەن کۆمپانیایەکیان یان دەستگایەک یان دامەزراکیان حەزبێک لە پشتیانە بێ دامیان بکات بۆی بتوانن ئیشەکانی خۆیان بکەن بۆیە ئەمەی کە ئێستا کردیانە جێگەی دڵخۆشیە دەستیان خۆش بەوە چاوەڕێی زیاتریشان لێ ئەەکەین و یەکشت زۆر زۆر گرنگە ئەوەیە کە کورتە فیلم زیاتر کار لەسەر کۆنسپت لەسەر ئایدیاکە نەک لەسەر گەڕانەوەیەکی گەورە و کارکتەری زۆر و حەدەسی زۆر و ئەوانە و ئەشی بینین ڕەنگە لە ئێستاوەکو پێویست نەبوو بێ بەڵام هەموو هەنگاوێک سەرەتاکەی و هیوامانما لە هەنگەکانی داهاتوودا هەنگاواتانی تردا ئیشی زۆر باشتر و جوانتر پێشکەش بکەن. دکتۆر گیان ئەوەی کە باس کراوە توانە وزەی نووی تایە ئەم فیستیڤاڵە فیلمەکان تەواوی فیلمەکان بە دیاریکراویش باز لەواکرێت کە 22 کەسی تایە کە فیلمیان هێناوەتە ناو فیستیڤاڵەکە کە بۆ یەکەم جاریانە ئەزمموی فیلمیان هەیە باسێکمان لە فیلمەکان بۆ بکەیت باسێکمانە توانە وزەنوێکان بۆ بکەیت بەڵێ بەشێک لەو فیلمانە ینی بیرۆکەی زۆر تازن ینی ئایدای زۆر جوانیان هەیە و ئەم فیلم سازانە یەکەم ئەزممویانە بەشێکی زۆریان
خوێندکارانی زانکۆن دەرچۆی بەشی فلمسازی و میدیا و بەشەکانی ترین ینی هیوامان وایە لە ساڵەکانی داات و زانکۆکانی تریش بەشدار بن لەگەڵ ئەم هەنگاوە زۆر باشەی دەستگای ویم و هەروەها بەشی هوەری بەڕێبەتی سینەمای سلێمانی کە بەڕاستی ئەم دەستپێشخەریان جێ دڵخۆشیە و ئومێدمان وایە لە هەموو شارەکانی تر هەنگاوی وا دەست بکرێت و لێرەوە هەمومان کۆبینەوە زیاتر پێشکەشکەین ئەو کەسانی کە لێرە بەشدار بوو من پێیان ئەڵێم لە هیچ شتێک سڵ مەکەن لە هیچ شتێک بێومێد مەبن ئیشەکانتان لە ئاستێکی زۆر باشدا وا چاوەڕێی زیاتریشتان لێ یەکەین. دەست دکتۆر جان سپاس بۆ تۆ سپاس بۆ بەشداریکردنت لەم بەشەی بەرنامەکەیە بەڵێ ئازان ئەوەی کە دیارە کەسانێکی زۆر عاشقانی هونەر و بە دیاریکراوی فیلم و سینەمای کوردی هاتوونەتە نێو سیتی سینەما بۆ بینینی فیلمەکان لە ڕۆژی دووەمە و یەکێک لە ئەو سینەماکارانی کە هاتوۆتە نێو فیستیڤالەکە و ئەوێت بینەری فیلمەکان بێت مامۆستا هاوکار ساڵحە مامۆستا سڵاوت دەبێت ئەم کاتت باش باسێکمان لە گرنگی ئەم فیستیڤالە بۆ بێت. دەستان خۆش بێ سڵاو لەیەوە دەستخۆشی لە دامەزراوی فیلم و بەڕێبەرەتی ڕۆشنبیری سلێمانی یەکەم کە ئەم هەلەیان ڕەخسانە فیستیڤاڵیان دروست کرد بۆ سینەماکارانی کوردستان کە توانیویانە لەم کەش و لەم بارودۆخەیە فیلمسازانی کوردستان لە هەموو بەشەکانی کوردستان لە شاری سلێمانی کۆ بکەنەوە و ئەم فیستیڤاڵە ڕێکخەن و بە تایبەتیش گرنگیەکەی ئەوەیە کە فیلمسازی گەنج ئەو کەسانی کە ئێستا خەریکی خوێندنن لە باری فیلمسازیە لێرە کۆبوونەتەوە و ئەزمونونەکانی خۆیان فیلمەکانی خۆیان هێناوەتە نێو فیستیڤاڵەوە تاوەکو نمایشکەن و تا بێت بە ئەزمون وانەیەکی تر بۆ داهاتویان هیوادارم فستیڤال بەردەوامی هەبێت و خولی تری بەدوای بێت بۆی کە ئیدامە بەم فستیڤاڵە بدرێت. هەڵبەتە فستیڤال بە فیلمی مۆبایل لەوانەیە بڵێم جیاوازترە لە هەموو ئەو فستیڤاڵانەی تر کە لە کوردستانە هەیە هیوای بەردەوامی بۆ خوازم و هیواشمەوەیە کە لە خولەکانی داهاتوە وەرکشۆپ و وانەی زانیاری بەخشینەوە بە ئەو فیلمسازانەوەیانە هەبێت لە ناو فستیڤاڵەکەیە. مامۆستا دوێنێ بەشێکی فیلمەکان لە 25 فیلمەی کە دیاری کراوە لە فیستیڤاڵەکان نمایش بکرێن بەشێکی فیلمەکان نمایش کران و ئەمڕۆژ بەشی دووەمی فیلمەکان نمایشەکرێت پێمان بڵێ توانە و ئاستی فیلمەکان چۆنە و ئەو توانە و زە نوێیانی کە لە فیلمەکانە بوونیان هەیە لە چه ئاستێکە؟ ئەکرێ بڵێم فستیڤاڵ لەم خولەیە تا ڕادەیەک ئەو فیلمانەی کە وەرگیرابوون فیلمی ئەزمموی بوون و ئەو فیلمانە بوون کە بەشێک لەو فیلمانەی کە ئێمە بینیمان لە سەر تایتڵی فیلمەکان فیلمی خوێندکارانی بەشی سینەمای زانکۆی سلێمانی و زانکۆکانی سەلاحەدین و بەشەکانی تر بوون تا ڕادەیەک ئەکرێت بڵێیت هیوایەکی تایە بۆی کە لە خولەکانی داهاتووە هەر لە ڕێگەی مۆبایلەکانی دەستمانەوە فیلمی باشتر بەرهەمێنێت و لەم خولەشا و ئەو فیلمانی کە دوێنێ بینیمان ئەکرێ بڵێم چەند فیلمێکی باش هەبوو هەندێک لە فیلمەکانیش زۆر سەرەتایی بوون و هیوادارم لە خولی داهاتووە باشتر بکرێن. دەست بەش مامۆستا گیان سپاس بۆ تۆ سپاس بۆ ئامادەبوونت بەڵازان ئەمە لەمەی کە ئەیبینین چەند ساتێکی کەمی ماوە کە نمایشکردنی فیلمەکان لە ڕۆژی دووەمی فیستیڤاڵەکەیە دەست پێ بکات کە ئەمڕۆ بەشی دووەمی فیستیڤاڵەکەی و ڕۆژی دووەمی فیستیڤاڵەکەیە کۆتار ڕۆژی فیستیڤاڵەکەشە لە هەمان کاتدا و کەسانێکی زۆر وەکو سینەماکار وەکو هونەرمەندان وەکو عاشقانی فیلم و سینەمای کوردی هاتوونەتە نێو سیتی سینەما و خەڵکانێکی زۆر لە چاوەڕوانی ئەوەیان کە نمایشکردنی فیلمەکان دەست پێ بکات وەکو دیارە وەکو باسیشمان لێوە کرد کە لە کۆتایی نمایشکردنی فیلمەکانیشە خەڵات دابەشەکرێت بەسەر فیلمە سەرکەوتوەکانە بەسەر ئەکتەرە سەرکەوتوەکانە هەروەها دەرهێنەر و وێنەگر و چیرۆکە سەرکەوتوەکانە ئەگەڕێمەوە لای هاوکارانم سپاس بۆ ئێوە کە تا ئێستا لەگەڵمان. وەڵێ دووبارە سپاس بۆ هاوکارمانڕۆن بۆ وەرگرتنی ئەو لێدوانانە. میوانێکی کەشمان لێرە لە هەمان کاتە سینەماکارە و داوەری ئەو ئەزانێت کە خەڵاتەکانی خەڵات وەرناگرێت کاکە ئیدریس عەبدی زۆر بەخێراتی زۆر سپاس بەڕاستی هیلاک بوونم دوو ڕۆژە بە فستیڤاڵەوە. کاکی ئیدریس حەزم کرد پرسیاری ئەوەت لێ بکەم فستیڤاڵەکە لە ڕووی تەکنیک و فۆرمەوە چۆنە ڕات؟ لە ڕاستیدا پێش هەموو شتێک ئەوێت ئەمە لەسەر دڵمەمێنێتەوە ئەگەر نێڵێم ئەبێ سپاسی و خەڵکەکەین کە ئەوەندە بە پەرۆشیەوە هاتوون بۆ فستیڤاڵ لە ڕاستیدا زۆر بە دەگمەن شتی وایە بینی لە فستیڤاڵە کوردیەکانە دوێنێ شەو نزیک بە 1400 کەس فیلمەکانیان بینیەوە و ئەم شەویش نزیک بە ڕێژەیە هەراتوو فیلمەکان ئەمە بەڕاستی من خۆم سەرسام بووم لە زۆر هیچ فستیڤاڵێکی فیلمی کوردیە شاید بڵێم بەشێکی زۆر لە فستیڤاڵەکانی ترە ئەوەندە بینەر نییە
فستیواڵەکە لەباری تکنیکی و زۆر پرۆفشناڵانە بەڕێوە چووە و هەم لەباری کاری ڕاگەاندنەوە هەم لە شێوازی بەڕێوەبردننی فستیواڵەکەەوە هەمووانە زۆر باش بوو زۆر جێگای دڵخۆشیە یەکەم خولی فستیواڵی فیلمی کوردی مۆبایلە هیوادارین لە خولەکانی داهاتوە لەمە زۆر باشتر بێت ئەزمونێکی زۆر سەرکەوت و دەستان خۆش بێت وەکو بەڕێزت کە لیژنەی داوەریشیت لەم فستیڤاڵەدا ئەم فیلمانەی کە خەڵاتیان بردە باشترین دەرهێنەرەکان باشترین کاری دەنگ باشترین کاری نواندن با باسێک لەوە بکەین بزانین چۆن لەسەر چ بنەمایەک ئێوە بڕیارتان داوە لەسەریان لە ڕاستیدا چەندین پێوەەر هەیە بۆەوەی کە تۆ خەڵاتە دەیت بەشێکی ئەوەیە کە ئەم کەسا لەو بەشە لەو کاتەگۆریەی کە تۆ خەڵاتی پێدەی چەندە داهێنانی کردووە لە کارێکی خۆیان و چەندە جیاواز لەگەڵ فیلمەکانی ترا کاری کردووە تەنها داهێنانەکەش گرنگ نییە ئەم داهێنانە چەندە جێی گرتووە لە فۆرمی فیلمەکە لە فۆرمی گێڕانەوەی فیلمەکە و لە فۆرمی بینراوەی فیلمەکە بۆیە ئەمە زۆر گرنگە بۆ من وەکو یەکێک لە لێژنەی دادوەران کە هەوڵ بدەم خەڵات یا خاڵی زۆر بە فیلمێک بدەم کە لە ڕاستیدا ئەم دوو بنەمایانە لەبەرچاو گرتووە چون خۆشتان باش زانن بە مۆبایل فیلم بەرهەمهێنان لەباری تەکنیکی و هەندێک بربەست دروست دەکات بەڵام ئەتوانێت زۆر قازانجیشی وێ بۆ زۆر هەندێک ڕەهەندەوە کراوە بێ هەندێک فیلمە بینی کە توانیویانە لەو تایبەتمەندی کە بە مۆبایل فیلم دروستەکەی زۆر بە جوانی کەڵکی لێوەربگرن یانە گۆشەنیگەهایە کە هەڵی بژاردووە سایزی شۆتایە کە هەڵی بژاردووە هەموو ئەوانە دیارە ئەمە ئەو تایبەتمەندیە کە مۆبایل ئاسانی کردوێتەوە لەوانێت تۆ بە کامرایەکی گەورەترە نەتوانیت ئەم گۆشەنیگا بگریت کە ئەمە خۆی زۆر باشە ئەمەوێ لەم بەشا بە یارمەتیتانی باسی یەک شت بکەم کە زۆر گرنگە کە ئەمە پەیوەندی بەم فستیواڵەوە نییە بە ئەم بەگشتیم و ئێمە زۆرجار تەکنیک و فۆرم زۆر تێکەڵەکەین بەیەکەوە تەکنیک ئەو ئەبزارانەیە ئەو ئامێرانەیە لێنزە کامێرایە جۆری لایتە کە ئێمە بەکاری دێنین بەڵام زۆر جیاوازی هەیە لە فۆرم دەنگیش ئەگرێتەوە شێوازی مایکەکان ساوندی وایزە کە بەکاری دێنی هەموو ئەمانە بە جۆرێکە چێتە خزمەتی تکنیکەوە بەڵام فۆرم چییە؟ فۆرم ڕێخستنی ئەم تۆخمانەیە کە تۆ دەرهێنەر بەو ڕوانگەی خۆی بەو جیهانبینیەی کە خۆی هەیەی دێت ئەم ئەبزار ئەم تۆخمانە هەمووی ڕێکە خابووی کە بگا بە کۆنسپتێک بگا بە مانایەک یا بگا بە ئەحساسێک مەسەلەن بۆ نمونە کامرای هەندڵ تەکنیکێکە لە سینەما بەڵام فیلمساز بێ بزانێت لەکوێ ئەم کامرای هەندڵە بەکاربێنێ یا مەسەلەن بۆ نمونە ڕووناکی مۆزعی کە بە شێوەیەکی دایرەی بەشێکت بازنەیش بەشێکت بۆینەکە ئەبێ بزانی دەمە مەسەلەن بۆ نمونە لە ڕیالیزمی شاعرانە ئەمە بۆ تەرکیزکردن یا بۆ جەختکردنەوە لەسەر هەندێک لە ئارت دایرەکشن یا دیکۆر یا بەرحاڵ بەشێک لە میزانسێنێکە لەوانەیە ئەکتەریش بێت بەکاری دێنن خودی ئەم فۆرمە زۆر گرنگە کە ئێمە لە بەیاننامەی کۆتایی فستیواڵە لێژنەی داوەران کە بەشێک ئاماژەمان داوە بە ئەم بەشاکە فۆرم و جەهانبینیە کە دەرهێنەرەتی بە بابەت چون تۆ تماشاکەی تێمەکان لە جیهانە هەموو هەوت تمانەیە نۆلان لەسەر خۆشەویستی لەسەر خیانە لەسەر دنیای هاوتەریبەکان فیلم دروستەکە ئێمەی کوردیش لەسەر خۆشەویستی فیلم دروستەکەین لەسەر خیانەت فیلم دروستەکەین گرنگەوەیە ئەو گۆشەنیگا چییە تۆ لە چ ڕوانگەیەکۆ تماشای خۆشەویستیەکەی و لە چ فۆرمێکە خەریکی ئەم چیرۆکە بۆ من ئەگێڕیتەوە دەستان خۆش بێت زۆر فیلمەکان باشترین خەڵاتەکان بەرن و دەستخۆشی ئێوە کاماوەیەکی زۆرە ماندوو بن ئێوەش لەشتان ساغ بێ و هەر بمێنن بۆ فەرهەنگ و کولتوری کوردی زۆر سپاس بۆ ئامادەبوون زۆر خۆشحاڵ بووین جالاوە ئێمە بەردەوام ئەبین و میوانێکی دیکەمان ماوە بەڵام لە ئێستادا با پشوێکی کورت وەربگرین دووبارە سڵاوتان لێبێت و ئێمە بەردەوام ئەبین لەگەڵ ئێوەدا اینجا لە ئێستادا کە لە ژوورەوە هەموو بینەران دانیشتون بینەری فیلمەکانن لەکۆی ئەو فیلمانەی کە مابووکە ئەمڕۆ نمایش بکرێت و بۆی خەڵاتەکان بەدەست بهێنن ئێمە میوانێکی دیکەمان لایە ئەویش زۆر بەڕێز کاکەندوێن عەبدوڕەحمان وەکو ئەکتەر و هەروەها پێشکەشکار و نازانم لەم ڕۆژنامەنووس و زۆر سڵاو لێبێ بەخێر بێت بەخێر بێت چاومان با سەرەتا بەکوی گشتی باس لە فستیڤاڵەکە بکەین
باش لەو 25 فیلمە بکەین کە لەم فستیڤاڵەدا بەشدار بوون. بەڵێ دەستخۆشیتان لێ دەکەم سپاس بۆ میوانداریتان و هەروەها دەستخۆشی لە ڕێکخەرانی ئەمە فستیڤالە دەکەم. دوێنێ یەکەم ڕۆژ بۆ ئەمڕۆ دووەم ڕۆژە هێشتان هەندێک فیلمی دیکە ماوە سیر بکەین خەریکی سیرکردنی فیلمەکان بووم ئیدی فرسەتێکمان هێنا لێرە گفتوگۆ بکەین سپاس بۆ ئێوە باسی فیلمەکانی ئانی ئەوانی دوێنێ و ئەجوایی کە سەرەتا دەستپێکی فستیڤالەکە ڕێک و پێک بوو جوان بوو هیوای سەرکەوتنی زیاتر ئەمە هاندانێکی زۆر گرنگە بۆ گەنجان کە سەرەتا دەست بەکارەکانیان دەکەن لە ڕێگەی مۆبایلێکەوە شتی ناوازە و تایبەت دەبیندرا ئەوە حاڵەتێکی ضرورە کە بەو جۆرە بیر لەوە بکرێتەوە کە ئەوانەی سەرەتا بیانوێ دەست بەکارەکانیان بکەن چەندە برەویان پێدەدەن چەندە لە پشتیانن چەندە پاڵپشتیانن خۆشە ئینسان کە دەوێت دەست بەکارێک بکات بەم جۆرە کاگەندرێن حەزم کە پرسیارە دەکەم هەرچەند تۆ ئێستا وەکو ئەکتەر وەکو پێشکەشکار وەکو دۆبلەر هەمووی ناسرایی بەڵێ بێتامت کردووە گشتگیری ماشەڵڵا یەکەم جار کە من گوێم لە تۆ بوو لە ڕێی دەنگەوە بوو ماشەڵڵا دەنگێکی پڕ و تێرەوە هەیە فیلمەکان لە ڕووی دەنگەوە چۆنە لە لای تۆ بە شێوەیەکی گشتی زۆر ڕێک و پێکە و تاکوتەرە هەندێک حاڵەتەیە لە هەندێک شوێندا ڕەنگە هیچ ئیشێک کارێک نییە کە ملاحەزەی لەسەر نەبێت بەڵام بە شێوەیەکی گشتی ئینسان ئینسافی هەبێت شتێکی زۆر جوانە بە تایبەتی ئەوە لە بەرچاو گیرێک کە یەکەم کارە هیوای سەرکەوتنیان بۆ دەخواست زۆر باش و کاکەندرن جا هەمیشاڵن ئەگەر هەرچەند سیناریۆکی زۆر باش هەبێت ناوەڕۆکێکی باش هەبێت و چیرۆکێکی جوان هەبێت ئەکتەرەکە ئەتوانێت هەموو ئەوانە بەرجەستە بکات لەوەی کە کاتێک کە منێکی بینەری فیلمەکە ئەبم لە ئەکتەرەکە بتوانێت تەنانەت بە جوڵەیەک لە ماوەی چەند سانیەیەکە بتوانێت باشترین پەیامەکانی بگێنێت ئەکتەرەکان نواندنیان چۆن بوو لە فیلمانەدا ئەوەش هەر دەکەوێتە سەر ئەوەی کە بڵێ ئەوە لە بەرچاو بژێرێکی یەکەم کارە فیلمەکان جیاوازیان هەیە ئەکتەرەکان جیاوازیان هەیە هەندێکیان کە یەکەم ئەزمونی هەندێکیان زۆر باشن و ئەوانشی کە مەسەرەن ئەگەر قسەیەکی لەسەر هەبێت ئێوە نیە بڵێ بەڵام پلەبەندیان بۆ دەکرێت هەر ئەوەشە کە خەڵات دادەندرێت هەم بۆ ئەکتەر هەم بۆ باشترین فیلم و بەڵام چێبڕچێکی زۆر جوان دەبینرێت پێم خۆشە ئەو چێبڕچێت سەیری فیلمێک دەکەی ئەکتەرەکە وێنەگرتنەکە دەنکە باشە فیلمێکی دیکە بە هەمان شێوە باشە یعنی تۆزێک حەزەری دەوێت بۆی لێکتری جیاب بکەوە کە کامە فیلم لە چێبڕچێدا بن بۆی خەڵات بەدەست بێنن کاکەندرێن حەزم کە پرسیاری ئەوەت لێ بکەم وەکو وەزانن باشترین بزنس ئاڵتونە لە جیهانە لە دوای ئاڵە سینەمایە کاتیەوە نهاتوە سەرمایەدارەکان وردەور دەبێنە پێشەوە بەرەو پێشچوون لە سینەما هەبێ یاخود سینەما بکەن بە هۆکارێک بۆ بەدەستێنانی داهات وەڵا زۆر زۆر پێم خۆش بکەوە پرسیارەت کرد ینی واعی و تێگەیشتنی بزنسمان و سەرمایەدارانی ئێمە هەڵبەت زۆر جیاوازە لەگەڵ ساڵانی ڕابردویستە باشتر بووە پێویستە وای لێ بێت کە بیر بکەنەوە داهات و قازانج و پارە پەیداکردن تەنیا لە ئۆتۆمبیل و سەلاج و مبەڕیدە و شتانە نییە ینی سینەما بیر لەوە بکرێتەوە کە سینەما دەتوانێت کۆمەلگا بگۆڕێ ئەرکێکی گرنگی سەرمایەدار ئەوەیە کە بیر لە کۆمەلگەکەی خۆی بکاتەوە و ئینسافی هەبێت هەست بەو مەسئولیەتە بکات ئەمڕۆ ئەو کابرا سەرمایەدارە پارەی بەدەستەوەیە ئایا ئەم پارەی دەوێت چی بکات دەوێت وەرچەرخانێ بکات جوڵەیەک لە نێو کۆمەلگا دروست بکات تا چەند خزمەت بە کللتور و بە ئەفکاری کۆمەلگاکەی خۆی بکات سینەما باشترین ڕێگەیە ئەگەر ئەمە سەیری ڕابردوو بکەین مێژوو ینی ئەوروپا بەڕاستی دەترۆپ بوو لە سینەما ئەو ئارتی کە هەیبوو لە سینەماکانی ئەمریکا هات بەو نەزەریەی کە تایبەتمەندی بەخۆی بوو نەزەری گریفسی داهێنە بەرامبەر بە ستارکۆڤسکی یعنی شەڕی هەموو ئەوروپا دەکات لە فیلمەکانی باشترین داهات و پارە پەیدا دەکات کەواتە وڵاتێکی زلهێزی وەکو ئەمریکا بیر لەوە بکاتەوە کە بە فیلم چێبەڕچێ هەموو دنیا بکات ئەمە چاولێکەریەکی زۆر باشە لە خۆت گەورەتر لەوەی کە بتوێ بەم نەفەسە بەم ستایلەیش بکەین زۆر دوور نەڕۆین لە دوای ئەوە کە بۆلیۆد هەیە لە هیندستان و ئێستا ژوا خەریکە بەپێی شایەدی سینەماکاران و ڕۆژنامەنووسانی سینەمایی ینی ناوچەکە بە شێوەیەکی گشتی ئێران ئێستاوە خەریکی حرەکەیەکی زۆر باشە چۆن خزمەت بە کۆمەلگای خۆی دەکات هەر لە دراما و فیلمە کۆمەڵایەتی و تایبەتەکانی شەڕی سینەمای تورکیا دەکات عەرەبی هەر هەمووی دەکات تەنانەت مەکسیک ئێستاوا دەیەوێت پەل بەهاوێت
کەواتە ئەوەی لە سینەما و دراما دەکرێت زۆر گرنگە پێویستە سەرمایه‌داران بیری لێ بکەن وەک گوتم خازانستەنیا لەو شتانەیە کە بازرگانی بۆ دەکەن با سەرمایەکانیان لە سینەما وەگەڕ بخەن زۆر باشە اینجا بە خۆشحاڵی لەوەی کە ئەم فستیڤاڵی فیلمانە لە زۆربەی شارەکانی هەرێمی کوردستاندا ساڵانە فستیڤال ئەنجام ئەدرێت بەڵام ئەتوانین بڵێنەوەی کە ئەم فستیڤاڵی فیلمی مۆبایلە بۆ یەکەم جارە لە عێراق و لە کوردستان و لە سلێمانی ئەکرێت وەڵا دەستخۆشی لە سلێمانی دەکەم حقیقەتێک هەیە کە کورد لە هەر چوار پارچەدا شانازی بەوە دەکات کە سلێمانیەکمان هەیە لەوێ هوەر سەر هەڵدەدا هوەر برەو دەبی خەڵکەکەی ینی تەنانەت زۆر جاری وای بەرکەوتم لەگەڵ خەڵکی ئاسایی بۆ نمونە لەسەر شەقامەکان کە تۆ هەز دەکەی کەوی زەڕبتێکی لەگەڵ هوەر نییە بەڵام مناقەشی زۆر جددی و جوان لێ دەکە وەڵی هاوڕێ هوەرمەندەکەشت بە هەمان شێوە مناقەشە لەگەڵ دەکە معریفەی هەیە دەخوێنێتەوە ینی پشتەوەی بابەتەکان دەبینێ ئەوم زۆر پێخۆشە خەڵکی سلێمانی کاتێک کات و بابەتێکی هوەریت پێەیە دێ لەگەڵت بەشدارە هانت دەدا دەستخۆشیت لێ دەکا ڕخنت لێ دەگرێ ینی ڕێگەت نیشان دەدا ئەوە وات لێ دەکات کە هەست بە مەسوولێت بکەی ئەرچی سەرشانت گران دەکات سلێمانی ئەو حرەکەی تێدا هەیە کە پێویست ناکەم من لێرە قسەی لەسەر بکەم ینی لەوە گەورەترە ئەمە وەکو لە هەولێرەیە ئەگەر کەسێکمان زۆر خۆش بێ دەڵێن مارەباب ئەو سلێمانی مارەبابە مارەبابی هەولێرەیە کاگەندرێن تو هیچ ئەزمونێکی مۆبایلت هەیە خۆت لەبەر مۆبایل نمایشێکت هەبێت ینی کارێکت کردبێ نا ئەبێ بزانم جیاوازێت چۆنە لای تۆ نا بەڵام ینی دەزانم یعنی ئەگەر بمێ شتێک ئەنێزانی ئەگەر بتوانانی ئەزانێ بیکانێت ئەتوانێت کارەکە بکاتان لەوانی کارەکە بکەیت بەڵام ئامنش باشم پێوە ویستی مەوەستم لەوە بوو کە نواندنی کامێرە و نامێ خۆم کەشف بکەم لە ڤیددیو کامێرە باش دا لەگە برادەکەم دەچمە دەرێ ڕسممان بگرێت ئەم کارەکەندێن ئەم کارەشی یەتە سەر پێشکەشکاری بەڵام جارە ئەبێ بە کاری کامێرامانەکەشکەی بۆ هاوڕەکانت بۆ بەرهەمەکانیش وەڵا ڕاست کاگەندرێن سپاس بۆ ئامادەبوون ئەگەر لە کۆتایی شتێک کە بێت پێت خۆش بێ ئاماژەی پێ بکەیت زۆر سپاس بۆ ئێوە سپاس بۆ ڕێکخەرانی ئەمە فستیڤاڵە هیوادارم بیر لە بابەتی دیکەش بکرێتەوە بەم جۆرە کە خزمەت بە هونەر بکرێت لە هەموو شارەکانی کوردستان بە سلێمانی تایبەت ئەو کەش و هەوا تەڕێی کە لە سلێمانی هەیە بۆ خزمەتکردن بە هونەر هەر مرۆڤ جۆرێکە لە ئیلهامی بۆ دێت حەزی لە هونەر و ئاهاتوو هەموو بابەتانەیە لێرە هەموو بەشەکانی هونەر باس دەکەم هیوای سەرکەوتنتان بۆ دەخوازم بۆ ڕێکخەرانی ئەمە فستیڤاڵە جارێکی دیکە هەر هەبن هەر لە هەولێرەوە تا سلێمانی بەخێر هاتی سەر چاومان بەخێر بێت اینجا لاوە لە ئێستادا فیلمەکان نمایشەکرێت ئەو فیلمانەی کەماون و لە دوای وردە نزیکە بینەوەلەوەی کە بزانین کوان فیلما و هەروە ئەو خەڵاتانەی کە ئادابین کراوە بۆ فیلمەکان بزانین کێ بەدەستی ئەهێنێت و کوان فیلمە ئەتوانێت باشترین خەڵاتەکان بەرێت لە فیلمەکان خەڵات وەرەگرێت زۆ بە بەڕۆشم بەڕاستیان بێ بزانم چیە بێ ئەمەش بینەرە بین لە دوای تەوابوونی پرۆگرامەکە ئەو گەشتینە کۆتایی پرۆگرامەکەمان ئەمە زۆر دڵخۆشمن کە تا ئێستاوە لەگەڵمان ماونەتەوە هەتا کورسات مەگەزینی داهاتوو بەخواتان ئەسپێرین لە دوایشدا ئەتوانن بینەری سۆشیال میدیای کورسات ببووی کە بزانن کێ خەڵاتەکانی بەدەستێناوە زۆر سپاس بۆ ئێوە کە تاکو ئێستا بینەری ئێمە بوون هیوای ئێوارێکی باشتان بۆ خوازین هەر شاد بن دەستان خۆش بن.